فۆکەس فۆکەسکردنە لەسەر ڕوودا و حەدەسە گەرم و گرنگەکانی ڕۆژ کە لە هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستان ڕوودەدات. فۆکەس بە بەشداری خەڵکانی شارەزا و پسپۆرتا و توێی ئەو ئەجەندانە دەکات کە دەستکەوتن یان مەترسی لەسەر کورد دروست دەکات. فۆکەسکردنە لەسەر پرسی کورد لە هەر کوێی دنیا بێت. فۆکەس گەڕانە بە شوێن هەر بابەتگەلێک کە دۆزی گەلی کورد لە هەر کوێی دنیا بێت پێش دەخات. فۆکەس هەموو ڕۆژانێکی شەمە کاتژمێر 11 خولەک ڕاستەوخۆ لە دەنگی گەلی کوردستانەوە پێشکەش دەکرێت. فۆکەس بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان، ئەم کاتتان باش. لە ساڵی نوێدا خۆم بە خۆشحاڵە زانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی بەرنامەی فۆکەس. من ئەنوەر حسێنم. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە خۆپیشاندانەکانی ئێران کە لە پێدەنێتە دەیەمین ڕۆژیەوە لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر برسێتی و ناشەفافی و ناعەدالەتی و بەشێکیشی پەیوەندی بە بارودۆخی سیاسی ئەو وڵاتەوە هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندانی گەورە بەڕێوە چووە و بە پێی ئامارەکان نزیکەی 50 کەس لە هاوڵاتیانی ئێران بوونەتە قوربانی، شەهید بوون و زیاتر لە 2500 تا 3000 کەس دەستگیر کراون. و لەم بارەیەوە میدیا ناوچەیی و نێودوڵەتیەکان تێڕوانینی جیاوازیان هەیە، بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و خودی دۆنالد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە کە ئێمە پشتیوانی لە هاوڵاتیان و داوەڕەوەکانیانەکەین و گلەی و گازندەی زۆری لە کۆماری ئیسلامی ئێران هەیە سەبارەت بە کەیسی مافی مرۆڤ و دەستێوەردان و دەخالەتی لە منتیقەکە. هەرێکە لە ئەڵمانیا و فەڕەنسا و بەشێکی زۆر لە وڵاتانی یەکێتی ئەوروپا نیگەرانی خۆیان لە هەڵوێستەکانی هێزە ئەمنیەکان دەربڕیەوە بەرامبەر بە خۆپیشاندەران و ئەوەی کە لەو بینەدا ڕووسیا پێی وایە کە ئەوە دەخالەتکردنە لە کاروباری کۆماری ئیسلامی ئێران و هەرێکە لە وڵاتانی عەربی، عەربستانی سعودی و ئیمارات و بەشێکی زۆر لەوە وڵاتان پێیان وایە کە کۆماری ئیسلامی ئێران سەرکوتی خۆپیشاندانەکانی کردووە لە کاتێکا وەکو لای خۆیان پاریس بێ. بەڵام ئەوە پەیوەندی بۆ ملیۆنە سیاسیانی نێوان ئەو وڵاتانەوە هەیە، وڵاتانی کەندای فارس لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە لە ملیۆنەیەکی تند و بەردەوام بان. لە چەند ڕۆژی ڕابردوودا جێگیری سەرۆکی ئەمریکا ڕەخنەی لە سەرۆک ئۆباما، سەرۆکی پێشووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گروتی ئێمە ئەو سیاسەتی ئەو بەکار نایەنین و کاتی خۆی من لە کۆنگرێسیش دژی سیاسەتەکانی ئۆباما بووم بەرامبەر بە ئێران و ئێمە ئەوە دووبارە ناکەینەوە و بەردەوام ببین لەسەر پشتیوانیەکانی خەڵک. هەڵوێستی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش هەڵوێستی جیاوازە، چێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی سەرتاسەری و چه ئۆپۆزیسیۆنی کوردستانی بۆ چوونی جیاوازیان هەیە سەبارەت بە ڕووداوەکان، بەڵام هەمویان پێیان وایە کە ڕەنگە ئاڵوگۆڕێک لە ئێران ڕووبدا. ئێمە بۆ قسە و باسکردن لەسەر خۆپیشاندانەکانی ئێران و دەور و دەخالەتی وڵاتانی منتیقەکە کە پەیوەندی بە هەژمونی کۆماری ئیسلامی ئێرانی هەیە لە یەمەن، سووریا، بەحرێن، ئەفغانستان، عێراق و وڵاتانی تر و ملیۆنانیەکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر مەسەلەی چەکە بالیستیەکان و دۆسەی چەکی ئەتۆمی و ملیۆنیەکانی نێوان تاران و ڕیاز لەسەر هەمووانە قساکەن بە میوانداری بەڕێزان مامۆستا پەروێز ڕەحیمی، مامۆستای زانستە سیاسیەکان لە کۆلێژی یاسا و لە زانکۆی سەلاحەدین، بەڕێز مامۆستا هەژار ڕەحیمی، مامۆستای زانکۆ لە زانکۆی سۆران. هەردوو مامۆستایان بەخێر بێن. کاک پەروێز، گوێ لە پێشەشیەکەی من بوو ئەگەر جەنابەت تەحلیلاتێکی سیاسی بکەین بۆ مۆزوعەکان، پێت وایە خۆپیشاندانەکانی ئێران دەرەنجامی چییە و ئاکامەکانی بە چیەگا و پێت وایە چەنە دەخالەت یا دەستێوەردانی وڵاتانی منتیقەی و ناوچەی و جیهانی هەیە لە ڕووداوانە؟ زانی دەرەنجامی کەڵەکەبوونی کێشە ئابووری سیاسی تەنانەت کۆمەڵایەتەکانی نزیکەی 40 ساڵی ئەم سیستەمە سیاسیە ئەمە دوتانی بڵێن کەمترین لێکەوتە و کاردانەوەیەکە کە لە نێوان
زۆرینەی خەڵک چونکە ئەم جارە بریتینی لە چینێک کە بۆ نمونە لە ساڵی 2009 بە چینی ناوەڕاستدا دەنران یان داوایەکی بەرتەستی سنووردار کە بریتی بێ لە چاکسازی یا ریفۆرمێک لەلایەن باڵێکەوە کە ئەوان دەستیان لێرە کۆی سیستەمە سیاسی سیستەمە ئابووری و جۆری پەیوەندی نێوان دەسەڵاتداریەتی کۆتە ژێر پرسیار بۆ دروشمەکانی زۆر ڕادیکاڵن تەنانەت لە ڕووی دابەشبوونی جوگرافی و دیموگرافی کە هەیە بیوێنەیە لە نزیکەی ئەم 40 ساڵ تەمەنەی کۆماری ئیسلامی و ئەم شوێنانە دەستیان داوەتە ناڕەزایەتی کە بە جۆرێک بە بنکەی کللتوری و کۆمەڵایەتی یا بنکەی جەماوری ئەم سیستەمە دادەنرێن ئەمە دەرەنجامی ئەم سیاسەتانەی وەیە و بە جۆرێک ماندووبوونی خەڵکە لەم گەمە سنووردارەی کە بۆ خۆیان لەناو سیستەمدا کردویانە تا ئێستا و بە جۆرێک دەرهاویشتەی چەندین قەیرانە لەوانە قەیرانی بەشداریە قەیرانی کارامەییە و هەروەها قەیرانی ڕەوایەتی و قەیرانی تابەشکردنە بۆیە هەر یەک لەمانە ڕەهەندی سیاسی کۆمەڵایەتی و کلتوری هەیە کە دەتوانێت لە پاڵ زۆربوونی خێرای ژماری دانیشتوان لە ئێران و باردۆخی خراپی کۆمەڵایەتی و ئابووری ئەگەر بگەڕینەوە بۆ ئامارەکانی خودی کۆماری ئیسلامی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری بە شێوەیەکی زۆر ترسناک ئەو جارەکە مەسەلەی گرانی مەسەلەی کەمبوونی داهات کاریکی فراوان وڵاتە بڵاوبوونەوەی بەدەهۆشبەرەکان لادانە کۆمەڵایەتیەکان بێبەشبوون و جیاکاری چوندی سیاسی و ئاینی و مەذهەبی و هەروەها لەم بینەشدا کۆماری ئیسلامی سیاسەتەکانی لەدەرەوە کە وای کردووە بۆ نمونە لە بواری ئەتۆمی و لە بواری موشکی و لە بواری سەربازی ئەم دەستێ وەردانانە لەدەرەوە ئەم توانایی کۆماری ئیسلامی بڕی وە ناکات کە بتوانێت ئەم هەموو گروپات و ڕەوەتە ڕوویستیا لە ڕووی ئایدۆلۆژی و لە ڕووی دارایی و لە ڕووی لۆجستیکیەوە ساپۆرت بکات لە کاتێک خۆی لە ناوخۆ قەیرانێکی خوڵی هەیە لەگەڵ خەڵکەکەی لەم بوارانە و لێکترازانی زۆر کە دێمە سەریدا درێژە قسەکان هەیە و لەلایەکی تر لەگەڵ کۆمەلگای نێودوڵەتی لە سەرەتای دروستبوونی کۆماری ئیسلامیەوە تا لوچکەکەی کە دەگاتە پرسی ئەتۆمی و پاشا موشکی و مەسەلەی پاڵپشتی لە تێڕیزم و ئابڵۆخەکانی تایبەت بە مافی مرۆڤ ئەمانە هەموو ئەم ئابڵۆخە و سزا و گوشارە نێودوڵەتیانە و بارگریتیانەی لەگەڵ وڵاتانی ناوچەکە و نێودوڵەتی جۆرێک لەگەڵ هەموو وڵاتان بارگریزی هەیە و بەرفراوان بۆتەوە ئەمە ئێتر جۆرێکە لە بنبەست بۆ کۆماری ئیسلامی و بۆیە ئەم چرکە ساتە سەرەتاکانی ڕوخانیانەوە شتێکە من لە مەقالە نووسینەکان و یا چاوتێکەوتنەکان باس دەکەم ئەمە دەستپێکی کۆتاییە بەڵام باسکردن لە لێکەوتە ئەمە جارێک بووە بەڵام دەکرێت بڵین ئەم گۆڕانکاریە ڕوودەدات و ئەم گۆڕانکاریە لێرەوەیە کە سەرەتای وەرچەخانی سیستەمی سیاسیە بەڵام شەردیە لە ماوەیەکی کووردا بێ یان بەم شێوە تەقلیدیە یان کلاسیکیە بێ کە بریتی بێت چۆن لە ساڵی 79 بە خێرایی یەک ڕوویدا بەم شێوازە بێت. باشە مامۆستا پێشدوایی ئەگەڕێمەوە لای جەنابێت مامۆستا هەژار ڕەحیمی ئەم کاتت باش ئەگە پرسیاریەوە لە جەنابەت کەم پێت وایە ئەمە ئەوەی کە ئێستا لە ئێران ڕووەدا درێژەی خۆپیشاندانەکانی 2009 گروپی سەوزە یان ئەوەی کە 2011 ناوێنرا بە بەهاری عەرەبی پێت وایە سەرەتای گەڕانەوەی بەهاری عەرەبیە و کۆماری ئیسلامی ئێران ئەگەر لە دەورانی پێشووی 2011 ڕووداوەکانی بەهاری عەرەبی نەکەوتە بەر هێرش و نەکەوتە بەر پیلانی یا پلانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا کەوەی کە لە میسر و تونس و وڵاتانە ڕوویدا ئێستا تووشی ئەو کێشەیە بێت پێت وایە گەڕانەوەی بەهاری عەرەبیە یان پێت وایە جۆرێکی ترە و درێژەی خۆپیشاندانەکانی ساڵی 2009 بەڵێ زۆر سوپاس کاگەن و سلااوڕێزم هەیە لە خزمەت مامۆستا پەروێز و جەنابەت و هەموو بیسەرانی بەرنامەکەتان و ڕادیۆکەتان بەڕاستیدا مەسەلەی ئەوەی کە ئایا ئەمە درێژەی ئەو خۆپیشاندانەیە درێژەی ئەو ڕۆژهەماخوازیە کە لە ڕابردووی دوورەوە بە تایبەتی بە درێژایی ئەلانیکە نزیک بە 40 ساڵی ڕابردوودا هەیە دەتوانین بە نەوعێک بەو شێوەیەدا بنێن و بە نەوعێکی دیکەش نەخێ بە نەوعێک بەو شێوەیە کە بەداخەوە لەگەڵ یەکەمین چرکە ساتەکانی هاتنە سەرکاری ئەم ڕژیمە
ڕەوتێک سیستمێک بنەمایەک دامەزراوە کە ئەو بنەمایە بە شێوەیەک ڕنگدانەوەی ویست و ئارەزوو خواستەکانی کۆمەلگای ئێرانی بە شێوەیەکی گشتی و هەموو تەنەوعاتی جۆراوجۆرەکانیەوە نییە و بەڵام بە لەلایەکی دیکەشەوە بە سەرنجدان لەو تایبەتمەندی کە لەم خۆپێشاندانانەدا ڕوویاندار وەکو مامۆستا پەروێزیش لە بەشێکدا ئاماژەی پێدا دەردەخات کە ئەمە ڕنگبوویەکی تایبەتێکمان هێنا بە گوێرەی پرۆسەی مێژووی خۆی و گوێرەی هەڵخەوتی تایبەتی زمانی و مەکانی و ئاستی پەرسوندن و ئاستی کەڵەکەبوونی زیاتری کێشەکان دەتوانێت شێوازێکی دیکە بێت ڕەنگە لە 2009 کە کێشەکان لە ئێراندا هاتنە پێشەوە بە جۆرێک لە جۆرەکان کاتێک خەڵک داوای ئەوە دەکرد کە دەنگی ئێمە بواوە بەناوعێک باوەڕیان بە ئاڵوگۆڕ لە ناو چوارچێوەی سیستەمی سیاسی کۆماری ئیسلامیدا هەبوو ئێستا لەو خۆپێشانداناندا ئێمە بۆمان دەکەوت کە لێرەدا بە جۆرێک لە جۆرەکان هەردوو باڵەکان ئەو سیستەمە کەوتونەتە ژێر شارە و دروشمەکان ئەگەرچی دروشمی پێکاتەشکینانە لە ڕابردوودا هەبوون بەڵام ئاستی دروشمەکان لەم سەردەمە ئێستادا بەتایبەتی بۆ خۆپێشاندان ڕۆژی ڕابردوودا دەردەخا کە زۆر لەوە زیاتر چۆتە پێشەوە من پێم وایە مەسەلەی دژایەتی یان مەسەلەی خۆپێشاندان و ناڕەزایەتی دەربڕین خەڵکی ئێران لە پەیوەندی لەگەڵ سیستەمی دەسەڵات لە ئێراندا پەیوەستە بەو ئەزمونە ناسەرکەوتووەی کە لە ماوەی نزیک بە 40 ساڵی ڕابردوودا ئەم سیستەمە لە ڕووی بەدیهێنانی کۆنتراکتی ئەخلاقی و سیاسی و کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێراندا بەدیهێناوە کە بەداخەوە نەیتوان یعنی کە دەڵێن بەداخەوە بەو معنایی کە زیاد لە هەر کاتێکی تر کۆمەلگای ئێرانی بەرەو خراپتر و خراپتر بردووە من لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرنجێکی زۆری ئەو بابەتانم دەدا لە پەیوەندی لەگەڵ ئەم خۆپێشاندانەدا لەگەڵ یەکشتی سەرنجڕاکێش بەرخوردم کرد ڕوبەڕوو بووم ئەویش ئەوە بوو کە کێ ماوە لەم دنیاەدا کۆماری ئیسلامی تۆمەتی نەداتە پاڵکە ئەمە دەستی ئەوی کردایە هەر لە دژبەرانی ناوخۆیی و کێشەی جەنابازی ناو باڵەکان و مەسەلەی برسێتی و دژایەتیکردنی ڕۆژئاوا و ئەمریکا و ئیسرائیل و دژە شۆڕسەکان و ئۆپۆزیسیۆنی ئێرانی سەلتەنەت تەڵاب یعنی کەسێک نەماوە لەناو ئەم چوارچێوەدا کە کۆماری ئیسلامی بەنەوەیەک لە نەوەکان فراقەکانی ئەو مۆزوعی پێ نەکاوە بڵێ ئەمە دەسیسەی فلانە کەس و فلانە شوێن و فلانەش ئەمە یەک شتمان بۆ دەردەبڕێ و ئەویش ئەوەیە کە ئاستی ئەوەی کە پێی بڵێن ئاستی پەزیری یا ڤەڵنەرەبڵەتی ئەم سیستەمە ئەوەندە زۆرە کە دەتوانی وەکو چوارچێوەیەکی تەواو جیاواز لە هەموو خۆپێشاندان و دژایەتەکانی دیکەی ناوچەی دابنێت بۆیە من پێم وایە ئەوەی کە لە ئێراندا ڕوودەدا ئەگەر بە بەشێک لە چوارچێوەی فەلسەفەی مێژوو تعریفی بۆ بکەین من پێم وایە ڕەوتێکی وشیارانە و ئاگانە و درێژەی هەموو ئەو ڕەوتە وشیار و ئاگامەکانەیە کە بە درێژایی ڕابردوو لە ئێراندا بە تایبەتیدانی کەم لە چەند ساڵی ڕابردوودا سەریان هەڵداوە و لە ڕەوتی بەدەستهێنانی ناسنامە و ئازادی و عەداڵەت و خۆژیان و هەمووانەدا خۆیان دەبینێتەوە. باشە مامۆستا دوازار دەگەڕێمەوە لێت بەڕێز مامۆستا پەرویز ڕەحیمی گوێ لە قسەکانی کاک هەژار بوو ئەگەر پرسیاری ئەوە بکەم ئەگەر قەرار بێ ئاڵوگۆڕێک پێک بێ ئەوەی کە وڵاتێکەکانی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا ئیسرائیل خوازن بەڵام هەندێک لە چاودێرانی سیاسی قسەی خەڵکەکەن ئەڵەن خەڵک نیگەرانە لەوەی کە بۆچی ئاڵوگۆڕ پێک بێ لە ئێران لە کاتێکا ئێمە شایدیەوەین لە منتەقەکەی زۆر ئاڵوگۆڕ پێکاتووە بۆ نمونە لە یەمەن ئاڵوگۆڕێک پێکاتوە کە خەڵکەکەی بوونە قوربانی و لە میسر خەڵکەکە بوونە قوربانی و لە ڕابردوودا هاتنی ئیخوان موسلیمین بۆ سەر حکم و بێمافی زیاتر و کێشە و کوشتاری زیاتر لە ئەفغانستان هەروە لە بەشێکی زۆر لە وڵاتانەی کە بە ناوی بەهاری عەرەبی و ئاڵوگۆڕ پێکاتوە خەڵک بوونەتە قوربانی و ژیان و مەعیشەتیان بەرەو پاشەوە ڕۆشتووە و شەڕی ناوخۆ و کوشت و کوشتار و نەبوونی نان هەموو ئەوانە دەرەنجامی و ئاڵوگۆڕانن خەڵک گەڵێ لانی کەم بەم شکڵی ئێستا ئێران بمێنێتەوە باشترە لەوەی کە ئێرانیش هاوشێوەی سووریای لێبێ یا هاوشێوەی عێراقی ئێستای لێبێ کە بۆ خۆتان شایدی ئەوە هەر ڕۆژە گروپێک و کێشە و گرفتی نێوان هێزە سیاسیەکانی عێراقی و کوردی شیعە و سونە پێیان وایە کە ئێران بەم حاڵەیەوە بمێنێتەوە باشترە لەوەی کە
تووشی ئەو فەوزا و سەرگەردانیە بێ کە هەندێک لە وڵاتانی عەرەبی و ناوچەی تووشی بوون. ئێوە لەگەڵ ئەو بۆ چوونە نیا پێتان وایە ئێران فۆرمێکی ترە گرێتە خۆی شێوازێکی ترە؟ ڕقیمم ئەوە یەک دوو ئەم خاڵە بەڕاستی ئەوەی کە پەری پێدەدا لەلایەن دەسەڵاتەوەیە کە بۆ خاندنی خەڵک زۆر کەلکی لەمە وەرگرتووە جا لە هەر سەردەمێک بە جۆرێک ئەمەی کردووە لە سەردەمی جەنگی ئێران و عێراق ترسی داگیرکردن و بە جۆرێک بە تەواوی ڕوخانی ئەو وڵاتە بووە پاشان لە هێندێک بابڵێ خۆناغی مێژووی پرسی تەهاجم داهێرشی کللتوری و ناوتۆی کللتوری و کە بەردەوام ئەدەبیاتی فەرمی کۆماری ئیسلامی دەبیسترێ و پاشان پاش ئەو شۆڕشانی بەهاری عەرەبی ئەوەی سووریایی کردن یا بە جۆرێکی یەکجار لەناو ئەدەبیاتی ئەکادمیوان بە باڵکانی زەرکردنی ئێران دەهات لە پاش ڕووداوەکانی دەهێنەوەتی سەدەی ڕابردوو کە دووبارە ترسی لە نێوان دخوە سیاسەکان بۆی هەمیشە هەوڵی داوە ئەو مەسەلە بەردەستە کاتەوە کە لەلایەن نەتەوەکانەوە پرسی دابەشبوون و ئەوەی بۆخوان پێ تەجزیەی ئێران هەمیشە بەردەستەی کردوتەوە تەنانەت ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتیشتی لە هەر گۆڕانکاریەک بێدەنگی و دەنگی خۆی بداتە پاڵەوەن بەڵام پاش ڕووداوەکانی سووریا ئێران زۆر لەسەر وەی وەبەرهێنانی بەدەیان و سەدان با بڵێن تێکسی لە چوارچێوەی ئایدۆلۆژی خۆی هەمهێناوە و بە خەڵکەکەی بەم ڕاگەیاندن و لە ڕێگەی ئامڕازەکانەوە پێی بە زۆرینەی لایەن قبوڵاند بوو تا ئەم ساتە وەختا بەڵام لەوە بەدواوە ئەمە کاریگەر نەبووە لەم کە لە شرکەفاتی ئەم شۆڕشەکان یەک شتی من زۆر سادە دەڵێم تماشا کە بەم خەریتەیە کێ بووە هۆکاری وەی کە ئێمە بەم ڕۆژە بگا ئایا دەستێوەردەکانی کۆماری ئیسلامی حوسیەکان نەبوو کێ وای بەم دەردە بچێ ئایا ئێران نەبوو نەک تەنانەت لە ڕووی ئەوەی کە بە تەویژمی شیعی دەناسرێ بەڵگەنامەکانی CIA دەریخا کە کۆماری ئیسلامی تەنانەت یارمەتی گروپی ئەلقاعیدەی داوە کە ناوچەکە بخەنە ناو ئەم ئاگرا کێ بوو وای کرد کە ڕژیمی سووریا بمێنێتەوە ڕژیمێک کە دەڕوخا لە سەرەتاکانی شۆڕشەوە بالانی کەم بە چەکداری بوونی نەیدەتوانی تەمەنی درێژ بێتەوە جگە لە کۆماری ئیسلامی کێ بوو ئەم ئایا کردووە بۆ نمونە ئەم بەڵگانەی کە ئەمڕۆ کە ئەفغانستان و تەنانەت لە پاکستانیش بوونی هەیە کە کۆماری ئیسلامی بەسێکە لەم بارگژیە من بۆ نمونە نامەی دکتۆراکەم لەسەر ئاسایشی نەتەوەییە تۆ ئەگە تەماشا دەکەی ئەم بەڵگەنامانەی کە وڵاتان دەیخەنە ڕوو لە دژی ئێران دوایینیانت پێ بڵێم کە لە ئەفغانستان حکومەتیار باز دەبە دەکا کە ئەوە ئێران خەریکی پلانێکی ترە داعشمان بۆ دێنێ ئەمانە لەگەڵ ئەم بەڵگەنامانە و لەگەڵ واقعەکە وتەی هەموو وڵاتان کە ئێران دەستی هەیە لە نائارانەکانی بەحرین لە سعودیا بەهاندانیان لە کوێیت بێت ئەم وڵاتانی کە گەرمن وەکی عێراق و سووریا و لوبنان و یەمەن کۆیوانە پێی دەڵێن سەری مارەکە کۆماری ئیسلامیە کۆماری ئیسلامی یەک لە ناوخۆ بەم ڕۆژە گەیشتۆ بەهۆی ئەم سیاسەتەی لێ دەرەوە و بە هەدەردانی میلیاردها دۆلار بۆ یارمەتی گروپە تۆڕۆتەروریستەکان کەواتە ڕێک بە پێچەوانەوەیە ئەگەر کۆماری ئیسلامی بەم سیستەمە نەمێنێەوە بگۆڕدرێ بە سیستەمێکی و دموکراتیک کە سیستەمێک بێکە ماف و ئازادی و هەروەها لە ڕووی ئابووری خۆشگوزەرانی و بۆ خەڵکەکەی مامۆستا ڕۆژهڵاتی ناوڕاست بەرەو جوورێک لە سەرهاندگیری و ئاغازبوونەوەیەکی ڕێژەیی دەڕوا مامۆستا پەروێستۆ ئەگەر گوێ لە من بێبام پرسیارێ بکەم باشە ئەوە خودی وڵاتێک تۆکانی ئەمریکایە کە عێراق ڕزگارەکە و دوای پاشەخشەیەکە و چۆڵیەکە بۆ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و ئەوە وڵاتانی ئەمریکا و یەکێتی ئەوروپان میسر بۆ حاڵا بن و چۆڵیەکەن یەمەن والیەکەن کە لە لوبنان فەڕەنسیەکان و ئەمریکیەکان و بەریتانیەکان ڕێک ناکەون لەسەر بەڕێوەبردننی سیاسەتی خۆیان لەو منتقەیەوە بەجێ هێڵن بۆ حیزب الله ئەوە مەسەلەکە ئێران نییە کە دەخالت دەکا ئەو مەسەلەکە بێهەژمونی ئەمریکا یا ئەو کۆی کەندێ لە چاودێران ئەڵێن شکستی وڵاتیەکەتەکانی ئەمریکایە لە ساڵی 1992 لە سۆماڵ لەسەر دەستی فەرەحایدید تا ئاگا بە ئەفغانستان لە ساڵی 1996 تا ئاگا بە وڵاتانی پێشووی یوگسلافیا و لە شەڕەکانی سرب و کڕواتەکان تا ئاگا بە
عێراق و بەشێک لە وڵاتانی بەهاری عەربی لە مالی لە هەمووانە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا شکستی خواردووە لە ئیدارەدانی ئاڵوگۆڕەکان و کۆماری ئیسلامی ئێران بۆ کە توانیوێتی هەژمونی هیلالی شیعی لە تارانەوە تێپەڕێنە بە عێراقا تا ئەگاتە سەر تا ئەگاتە سووریا لەسەر دەریای سپیناوەڕاست و تا ئەگاتەوە حیزب الله لە لوبنان و هەژمونی خۆی لە یەمەن و ئەوەی کە تۆتن لە بەحرێن مەسەلەکە ئیمکانات و ئینرژی و هەژمونی ئێرانە و نامونسەجمی و بەرنامە ڕێژی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا لە منتەقەکە گۆڕەپانەکان بۆ کۆماری ئیسلامی ئێران چۆڵ کردووە باوڵەم بێهێزی وڵاتانی کەندای فارسە عەرەبستانی سعودی و ئیمارات و قەتەر جگە لە کێشە ناوخۆیەکانیان بۆ نمونە هەندێکیان دۆستی ئێرانن و نایەکگرتووین و نەیانتوانیوە بەر بە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بگرن پێ دوانێ ئەمە دقیقترە دەزانی کۆمەڵێک فاکتەر و هەروەها دنی قیران و لافەکانگیری ناوخۆیی ناوچەیی و دەوڵەتی لە پاڵ ململانیە جیۆپۆلیتیکەکان و یا جیۆسیاسیەکان ئێمە کۆمەڵی ململانەی ناسنامەیمان هەیە تۆسی ڕۆژهەڵات بارودۆخ و بەستێنی لە وڵاتان ئامادەیە و کۆماری ئیسلامی ئەدەخۆزێتەوە ئیسفادەی لێ دەکات ململانێکی پێشون پاشان کە دەگۆڕێ بۆ رووسیا و ئەکتیڤیست و ناوچەیەکان یانە تێکەڵچێشێک دروست دەکات بەڵام ئێمە باز لەوە دەکەین کە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵگە و واقعەکە نیشان دەدا کەانی دەستی لە هەموو بارگریگە نێوان فەلەستین و ئیسرائیلەکان هەیە بە پاڵپشتی لە حەماس جیهادی ئیسلامی و بە پاڵپشتی لە حیزب اللهی لوبنان لە لوبنانەوە ئەم هیلالە شیعیەیە کە وا دەکات کە ئەمریکا بە ئەدەبیاتی خۆیان دەڵێن گیر بێت بەڵگەکان چیمان پێ دەڵێن کە ئێران پاڵپشتی لە تالیبان دەکات وەردان دەکات لە وڵات ئەمە لە پاڵ ئامادەبوونی بەستێن و نادیموکراتی بوونی وڵاتانی ناوچەکە و هەروەها نەبوونی استراتیژیکی ڕوون لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەرچەند شتێکی هەیە جیاوازکردنی تۆڕۆر مەسەلەی پاراستنی ئاسایشی مەسەلەی وزە و نەوت جۆرەك لە هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوڕاست باڵا دەستنەبوونی هەیە پێششی سەر و هەریمی وەکی چین و وەکوی رووسیا لە ناوچەکە ئەمان ئەولەویەتن بەڵام هەڵەی ئامریکا بە جۆرێک بەڵام لە پاڵ ئەم استراتیژیانەی کۆماریستانی ئەوەی لێ دەکەوێتەوە کە هەیە لە ناوچەکانی تری باەک بێتە یان بەدەستێوەردانی ئێران گروپی جۆڕەوەی ئیسلامی بەڵام ئەمە لە ئێرانە ڕوونادا ئێران بۆ نزیکەی سیستەمی ئیسلامی تەجروبە کردووە ئەگە لە ساتەکان لە وڵاتانی عەرەبی بەدیر و ئەڵتەرناتیڤی بەهێز گروپێکی ئیسلامیە کە سەرکوت کراوە لە کۆماری ئیسلامی بەپێچەوانەوە جێگرەوەکەی داوای سیستەمێکی سکولار و دموکراتیک دەکات یان جێگرەوەکانی دەیانەوێت سیستەمێکی ئائینی بڕوخێنن لە ناوەڕۆکدا بە تووشی هەڵە نەبین چ داعش بێت چ تالیبان بێت چ ئەلقاعیدە بێت چ بۆکۆ حەرام بێت چ گروپێکی تووڕەوێکی حەماس بێ ئەوەی دێدەخۆکتێک کە ئەمڕۆکە کۆماری ئیسلامی نمونەی بەرجەستا و تەنانەت دەتوانی بڵێ زۆر باشەکەیتی بەهۆی هیندێک تایبەتمەندی کە لە ئاینیشی عەدایە ئەو کارەساتە دێدەخۆکێنێکە لە بوارەکانی مافی مرۆڤ لە بواری شینگە لە بواری ئابووری لە بواری سیاسات و ئەو وێرانیەی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەمڕۆکە ڕوودەدا بۆیە بە پێچەوانەوە ئەگەر کۆماری ئیسلامی سیستەمەکەی بگۆڕ دیارە کۆمەڵێک ئالتەرناتیڤ و سناریۆ لێرە گۆڕەدایە بەڵام ئەگەر لاواز لانی کەم لە خۆناغی یەکەمدا و من دڵنیام ئەم گۆڕانکاریانە بەرەو ئەوەی دەن کە باسی دارە ڕوخانیش ئەگەر نەکەم پەروباڵی لە ناوچەکە لەنێوە سنووردار دەکرێتەوە بە جۆرێک دەگەڕێتەوە ئەم سنوورە جوغرافی سیاسی خۆی باشە مامۆستا دوجار ئەگەڕێمەوە لای جەنابەت مامۆستا هەژار بەشێک لە داخوازیەکانی خەڵکانی خۆپیشاندەر لە ئێران ئەوەیە ئەو پرسیارە بە دوای خۆیانێ ئێران دەتوانێت هاوشێوەی ساڵی 2009 خۆپیشاندانەکان دابمرکێنێتەوە لە ئێستادا کاتی گۆڕینی سیستەمی ویلایەتی فەقیه لە ئێراندا هاتووە ئەگەر ئایا کۆماری ئیسلامی ئێران وەکو گریمانە بڕوخێ
چینێکی ڕژێمێکی سەرکوتکەر نایەتە ئاراوە لە هاوشێوەی سەڵتەنەت تەڵەبەکانی ڕابردووی زمانی ڕەزاشا و محەممەد ڕەزاشا کە ئێستا ڕزای کوڕی بانگەشێواکە یانەوەی کە خەڵک گومانیان لە مریەمی ڕەجەی و مەسعودی ڕەجەی و مجاهدینی خەڵقی ئێران یان ئایا گروپە چەپەکان ناکۆکەکان و ئایا گروپە کووردە ناکۆکەکان و ئایا ئەمانە ئەڵتەرناتیڤ و بەدیلن و بۆچی تا ئێستا لە خۆپیشاندانەکان ڕێبەرایەتیەک دەرنەکەوتووە و هەندێک پیان وایە کە دەخالەتی ناوچەی و جیانی هەیە لە خۆپیشاندانەکان هەندێکیشیان پیاوە تەنها داواکاری خەڵکە و بۆچوون و ناڕەزایەتی خەڵکە وەکو هەموو وڵاتانێکە لە خۆرەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و لە ئەفریقا ڕووەدا داوای نان و ئازادیەکەن پێ دوایە ئەم پرسیارانەی من وڵامەکانی لای جەنابەت چییە؟ بەڵێ لە پەیوەندی لەگەڵەوەی کە ئایا ئەم لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکان جەنابەت چەند پرسیارێکی لە خۆ دەگرت ئەوەی کە ئایا کاتی گۆڕانە ئێستا لە ئێران من پێم وایە زۆر دەمێک کاتی گۆڕانە ئەگەر نەڵێم لە یەکەمین چیتە ساتەکانی هاتنە سەرکاری ئەم ڕژیمەوە کاتی گۆڕانە لانیکەم لە دوای ئەو ئەزمموی 40 ساڵ لە بەڕێوەبەری خراپ لە پشتیوانیکردنی تێرۆریزم لە پەرەپێدانی هێزاری لە نەبوونی بەرنامەیەکی شەفاف لە نەبوونی ئازادی سیاسی لە نەبوونی دەیان حاڵەتی دیکە کە پێویستە بۆ کۆمەلگایەک لە حاڵەتێکی ئەمن و ئاسایش و پڕ لە ڕەفاه و خۆشگوزەرانی دابژی کات هاتووتە سەرەوەی کە بەڵێ ئێران پێویستی بە گۆڕان ئێمە دەزانین ساڵانە لە ئێراندا ئەو هەموو مێشکە ئێران بەجێ دێڵن و دەچنە وڵاتانی دەرەوە ئێمە دەزانین لە ئێراندا هەرڕۆ تێکم دەخوێنەوە لە دابشکردنی کار باسی ڕۆژنامەیەک سایتێک نووسی بووی ئێمە کاتێک کە باز لە خۆپێشاندانی خەڵک دەکەین ئاگامان لەوە بێ کەسی وا هەیە لەم ئێرانەی کە ڕێژەی بێکاری لە ئاتێکی بەرزدایە ئیوا هەیە 35 دانەکاری هەیە کە ئەگەر بێت و بڕۆی لێ بپرسی لەوانەیە کۆی کارەکانی خۆی لە دەست خۆی دەرچوو نەزانێت بەڕاستی چ مەسئولیەتێکی لەسەرشانە کەواتە کۆی ئەم پرۆسەیە لە ڕووی ناوخۆی لە ڕووی ناوچەی لە ڕووی نێودەوڵەتی و کۆی ئەو کێشانێکە ئێران بەدیهێناون و بەداخەوە زۆربەی هەر زۆری نەهامەتیەکانی ئەو کێشانەشتی ئێران خۆڵقاندونی هەر هەمووی دەکەوێتەوە سەرشانی خەڵک بەڵێ بەدڵنیاییەوە ئێستا کاتی گۆڕانەوە دەبێ ئەو سیستەمە بگۆڕدرێ ئەگەر ئەو سیستەمە نەگۆڕدرێ من پێم وایە توانا و هێز و وزە شاراوەکانی ئەو کۆمەلگای ڕۆژ بە ڕۆژ بەرەو پوکانەوە دەچێت و لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و ئەم جارێ کۆماری ئیسلامی بتوانێت سەرکوتی ئەم خۆپێشاندانە بکات بۆ ماوەیەکی زەمەنی لانیگەم سێرکە لە ماوەی سێدەی ڕابردوودا ئەمە 10 ساڵ و شاهێدی خۆپێشاندانێکی زۆر بەرفراوان بوو کە کولیەتی نظامی سکوتە ژێر پرسیارەوە دانیکەم دەتوانێت بۆ فترێکی دیکە ئەم هەستی دشکردەوە نیشاندان و بڵێن پەڕین لە کۆماری ئیسلامی کە حەددامت ئەوە ناشاربەوە کۆمەلگای ئێران بسەنجدان لە هەموو ئەو کێشە و بابەتانی کە باسمان کردن وەکو بەرمی لە باروتێکە کە هەر ئان و ساتێک لە ئەگەری هەموونی هێزی ڕزگاری دەری خاوەن بەرنامەی ئۆپۆزیسیۆن دەتوانێت بەڕاستی کۆتایی بەم باشە کاک مامۆستا هەژار ئەو ئەڵتەرناتیڤە بەردەستە ئێمە شایەدی ئەوەین کە جگەلەوەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە مەریوانەوە تا بەندەر هێزێکی نامنسەجم نایەگرتوو پڕ لە ئینشقاق و نەبوونی گوتارێکی یەکگرتوو و نەبوونی بەرەیەک و نەبوونی هاوپەیمانەتیەک ئەم ئۆپۆزیسیۆنە چۆن نەتوانێت بێتە ئەڵتەرناتیڤی کۆماری ئیسلامی ئێران بەو پەرشوبڵاوی ینی بۆ منە دیقەت بە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران یا ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە جگەل لە ئینشقاقی زۆر و زەبەندی نێوان حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و حیزبی دیموکراتی کوردستان کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەت چێشان و کۆمەڵی شۆڕژگێڕ و حیزبی کۆمۆنیست لەلایەک و نامونسەجیمیان و نایەگرتویان و لە هەمان کاتیشا ئەوان هەر لە ئێستاوە پێیان وایە پەژاک کوێخای داتاشراوی پەکەکەیە و نابێت لە داهاتوە ڕۆڵ و تەسیری هەبێ هەرچی پەژاکیشە پێی وایە دوو خەت یا دوو مانیفێست لە کوردستانە کارەکەن بە قسەی ئەوانێکیان خەتی خیانەتی بارزانیە و ئەوەی دروستیان خەتی نەتەوەی ئاپۆچیە لەبەرەوە لە ئێستا ئێمە شایەدیەوەین کە بەریەگەوتنێکی گەورە هەیە و لە هاتووە ڕەنگە کاریگەری گەورەیە بێ ململانیەکانی نێوان مجاهدینی خەڵق و سەڵتەنەت تەڵەبەکانەوەی کە لە ڕاگەیاندنەکانیان نایبینین و حرەکەی ئەهواز و حرەکەی بلوچ و ئەمانە ئەم ئۆپۆزیسیۆنە پێ دوایە ئەتوانێت بێتە ئەڵتەرناتیڤ و بەدیل بەم پەرشوو
بڵای و بەم نایەگرت و بەم نامونسەجیمی و بەم بۆ چوونە مخالیفانیانەوە من ئێستا هاتمە سەرەوە کە بەڕاستی کۆماری ئیسلامی چۆن دەڕووکەوە و هێزانی کە دەتوانن ببنە ئالتەرناتیڤ من چەند ڕۆژێک لەمەوە پێشیش نووسیم لانی کەم لە 20 ساڵی ڕابردوودا ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە شێوەیەکی گشتی بووەتە ئۆپۆزیسیۆنی پوچەڵکردنەوەی دەرفەتەکان یعنی تۆ سێر کە لە سەردەمی هاتنە سەرکاری خاتەمیەوە هەتا ئێستا لەگەڵدا بێت زۆر جاری وا هەبووە کەسانێک کە تا سەر ئێستان زدی ئەو سیستەمە بوون و هەوڵیان داوە لە گۆڕی بنێن و لە ڕاستیدا لێی تێپەڕن بە هانانە پێشەوەی شگردێکی تەبلیغاتی و شانۆسازیەکی انتخاباتی و کۆمەڵێک دروشمی کۆمەڵێک دروشمی جیهان پەسەندی ئەو ڕۆیی کە لە باتندا لە ڕاستیدا باوەڕیان پێ نەبووە کارێکی وایان کردووە کەسێک کە ئەمڕۆ داوای کوکانی کۆماری ئیسلامی دەکات لە ئەمریکا و لەم لاوە ئۆگریەکی هەبێ و پڕۆیەکی سەوزکاتە دەستی ئەمە لەلایەک ئەلبەتە لێرەدا یەک بەبیر نەچێ ئێمە نابێت کورد بخێنە ناو قاڵبێکەوە ڕاستە ئەوەی کە پەیوەندی بە کێشەکانی ناوخۆی هێزە کوردیەکانەوە هەیە و مۆزوعێکە لە جێ خۆیدایە بەڵام سەرڕای هەموو ئەو نایەکگرتوویەش کە لە ناو هێزە کوردیەکاندا هەیە بەڵام لە هەموو ئۆپۆزیسیۆنەکە لە هەموو بڵێن پەڕووباڵەکانی ئۆپۆزیسیۆنی سەراسەری و ئۆپۆزیسیۆنی ناوچەکانی دیکە ئۆپۆزیسیۆنێکە کە دەتوانرێت لانیکەم لە ناوچەی خۆیدا ببێتە ئالتەرناتیڤی ئەساسی دەسەڵات لە داهاتوودا ئەوە هیچ گومانێکی تێدانێ ئەوشی کە پێوەستە بە ئەو مەسلەی کە باست کرد ئەم جزئیەتر نەکردنەوەیە بەڵێ ئەوە کێشەیەکە هەیە و من پێم وایە ئەو تعریفەی کە جەنابت کرد لە دیسکۆرسی نازانم چی هێزێکی کوردستانیدا هەیە بەوەی کە دوو باڵی بڵێن دوو خەتی ئاپۆچی و خەتی مەسعود بەرزانی من پێم وایە ئەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە حەدی کەمترین ئاستی هەبوونی لایەنگردایە ڕاستە وەکو تێزێک پڕە دەدرێ بەڵامایە چەندە بێنێنێ من پێم وایە لە ئاستێکی ئەوتۆ دانیە کە بتوانێت چالشێکی ئەوتۆ دروستکە کە سبینێ بتوانێت لەسەر بنەمای ئەم تعریفە دڕدۆنگی لە نێوان هێزە سیاسیەکاندا دروستکە بەڵام ئەوە کێشەیەکی زۆر بنەڕەتیە بەڵێ هێزە کوردیەکان تا ئەم لەحظەیەشی لەگەڵدا بێ خۆیان لێکلان نەکردوتەوە کە پێشتران لەگەڵ هێزە سەراسەریەکاندا چۆن دەتوانن پێکەوە هاودەنگی و کۆدەنگیەکی ئەوتۆ پێک بێنن کە لەنێو خۆیاندا بە یەک دەنگ مخاتەبەی دەرەوەی خۆیانی پێ بکەن بەداخەوە تا ئەم لەحظەیەش نەبووە و هەر ئەمەش بووە کە ئەگەر بە شێوەیەکی گشتی لەو کاتێک کە کوردستان ڕادەپەڕێ ئێران ناوچەکانی دیکە ئێران بێدەنگە لەو کاتێک کە ئێران ڕادەپەڕێ بەڵێ لە کوردستان بێدەنگی هەیە ئەمە دەرەنجامی چی ئەمە دەرەنجامی ئەوەیە کە بەداخەوە جۆرێک تێگەیشتنی هاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم باشە ئەوەش ئەگەر ئەوەش ئاماژە پێ بدەم یەکێکی دیکە باوە ڕازدۆبی لەگەڵ خۆمان بەڵێ ئەو شتێکە لە سووریا هەیە لە یەمەن هەیە لە لیبی هەیە لە عێراق هەیە لە سووریا هەیە تا حدێک نەبوونی ئەو یەکدەنگیە نەبوونی ئالتەرناتیڤ یاریکردنەوە بۆ دەسەڵات کارێکی وای کردووە خەڵکی گێرانی لە هەندێک بارەوە ترساندووە ئێمە ڕۆژانە کە پەیوەندیمان هەیە لەگەڵ خەڵک لە گفتوگۆ و مناقەشەکاندا بۆ دوایان دەکەوین تا حدێک نەبوونی ئەم یەکدەنگی و کۆدەنگیە کارێکی وای کردووە کە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان مل بدا لە حاڵەتێکی ئەوتۆدا مل بدا بۆ ئەو واقعی کە لە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێراندا هەیە و دوجار ئەمنیەت و ئاسایش ڕەنگە تەرجیح بدا بەسەر وەکو سووریا یا باشە مامۆستا هەژار دوای ئەگەڕێمە وڵات بەڕێز مامۆستا پەرویست بەشێک لە داواکانی خۆپیشاندەران بریتیە لە ڕیفراندۆم لەسەر شێوازی فەرمانڕەوایەتی سیاسی لە ئێراندا نێشتنی سیاسەتی ناردنەدەرەوەی شۆڕشی ئیسلامی دانپێدانان بە مافی کەمایەتیە نەژادی و ئاینیەکان ئازادی ڕاگەیاندن و دەستڕاگەیشتن بە زانیاری و لادانی سیستەمی سانسۆر جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت و دوورخستنەوەی حەوزە ئاینیەکان لە بەڕێوەبردننی وڵاتدا هێنانە ئارای دەسەڵاتێکی دادوەری ئەستۆپاک سەر بە هیچ لایەنێکی سیاسی و دەسەڵات نەبێت دابشکردنی یەکسانانەی سامانی ئێران بەسەر خەڵکدا هەڵبژاردننی ئازاد و ڕەوە پێدوان نییە ئەم مەتاڵیب و داواکاریانەی خەڵکی شەقامەکانی تاران و ئەسفەهان لیان تێکچووە ئەم داواکاریانە ئەبێ لە حکومەتی پاریس و لەندەن بکرێ نەک لە کۆماری ئیسلامی ئێران زانی یەکێک لە دەستانی هەم دەتوانێت گرفت بێ هەم دەرفەت بێت ئەم قۆناغەدا نەبوونی هیچ ڕێبەریەک و نەبوونی هیچ هێزێکی توکما کە ئەم
خۆپێشاندانە ڕێک پاو ئاراستەیان بکە ئەمە جۆرێک لە شۆڕشی نوێ یا بزوتنەوەی بە نوێ دەتوانین ناوی بدەین ئەمە وای کردووە کە داواکاریەکان پەرش و بڵاو بێ بەڵام لە یەک شتدا هاوبەشن ئەم ئاگاهی وشیاریەیە کە ئەوان دروشم دەدەنەوە کە ئیتر ڕێفۆرم خوازیا ئیسلاحسەڵات لەگەڵ بناوژە خوازیا تونڕۆ یا ئوسوڵگەرا ئیتر بازی تەواو بوو ئەجەڕا ئیتر بوو هەمووتان تەواو بوو پێم وانییە ئەوان پێیان وابێ کە ئەم سیستەمە چونکە باش دەزان ئەم سیستەمە توانای وەی نییە بۆیە ئەوان با بڵێن ئەم سیستەمە عبوریان کردووە لەسەر ئەم سیستەمە بۆیە باس لە ڕوخانی ئەم سیستەمە دەکەن لە دروشمەکانیاندا کە دروشمی زۆر ڕادیکاڵە ئەوانیش باش دەزانن ئەم سیستەمە توانای وەی نییە لەوە توانای زۆر لەوە کەمتریشی نەبوو کە لە ساڵی 2009 بینیمان و دەرەنجامەکانیشمان بینی بۆیە ئەم دەتوانێت جۆرێک بێت لە نوێبوونی ئەم بزوتنەوەیە کە ئیتر بۆ یەکەم جارە لە دەرەوەی چوارچەوەی سیستەمی سیاسی و داواکاری لەسەر و ئەم سیستەمە سیاسیە چ لە ڕووی و ئەمە ئاگاهێشی تر و وشارێکی ترە کە نان بەکە هێمایەک بێ بۆ خۆشگوزارانی بۆ فەسادێک لەناو ئەم سیستەمە و گەندەڵێکی بەرفراوان و دەست بەسەرداگرتنی سوپای پاسداران بە جوگە ئابوووریەکانی ئەم وڵاتە بێ ئەمە نابێ مستەوگەر نابێ ئیلا بەڕووخان و تێپەڕبوون لەم سیستەمە سیاسیە بۆیە ئەمە لە چوارچەوەیدا دەبێت خوێنینەوە کە ئەمە بۆ پاش با بڵێن ئەم سیستەمەیە یعنی کە پاش ڕووخانێتی بەڵام ئەمە خستنەوەی جۆرێکی زەوشیاری تێدایە جۆرێک لەوەی تێدایە کە ئەم سیستەمە ئەگە بیهێ ڕفراندۆم کات تەمان دیارەکێ دەنگێنێتەوە ڕفراندۆمێکی ئازاد بێ بە پێوەرە نێو دەوڵەتیەکان یان ئەم سیستەمە ئەگەر توانایی وەڵامدانەوەی هەبوو یەکێک لە کە پێی دەڵێن کەپەسیتی ئەم سیستەمە یعنی ئەم سیستەمە ئەگە توانی بای دەوری کۆمەڵایەتی لە ڕووی سیاسیەوە وەڵام دەردێ و ئەم زەرفیەتەی تێدا بێ کە وەڵامدەری لانیکەمی داخوازەکان بێ قەت نەدەگەیشتە ئەمڕۆ بێجگە هەڵەبوونی سیاسەتەکانی لە ناوچە و لە ناوخۆ ئەم تەبعیض و جیاکاریەکە بوونیەیە باشە کۆی ئەم داواکاریانە دەربڵی نوێبوون و بە جۆرێک تێپەڕبوونە لەم سیستەمێ لەم بەختێنەدا دەبێتەوەی بۆ بکەیت باشە 2000 بۆ دوایین پرسیار مامۆستا پێرز دەگەڕێمەوە لای جەنابەت مامۆستا هەژار پرسیارە گرنگەکە ئەوەیە پێگە و مووقعیەت و چارەنووسی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر ئەگەڕێک لە شیمانە و احتیمالبوونی ئەگەری گۆڕانکاری لە ئێران چییە چارەنووسی ڕۆژهەڵاتی کوردستان و ئینعیکاسات و کاریگەری لەسەر پارچەکانی تری کوردستان و بە تایبەتی لەسەر باشووری کوردستان چییە بێ و ئاڵوگۆڕانە من پێم وایە ئەگەرەوە ئاڵوگۆڕانە بە ڕاستەی درستی خۆیان داچن و ئەو ڕێژیمە تووشی لە ناوچوون بکەن یا زەعیفی بکەن لە هەر حاڵدا بەڵام ئەوەی کە من لێرەدا باسی لە یەکەم باس لە گوزار لە جمهوری ئیسلامی ینی بەڕاستنە باوەڕم بە ڕێفراندۆم و نە باوەڕم بە هیچ شتێک لەمانە نییە چونکە وەکوما مستەفەرێزی ئاماژەی پێدا لانیکەم لە 40 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئەو سەعدادەی لە خۆی نیشان داوە کە ناتوانێت بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم مەفاهیمانەدا یەک بگرێتەوە لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا یەک بگرێتەوە لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا خۆی بگونجێ ئەوەی کە پێوەستە بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە وەکو لە پرسیاری پێشوو ئاماژەمان پێدا بێگومان سەرەڕای هەموو ئەو نایەکگرتوویەی کە لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستاندا هەیە لە خۆرهەڵاتی کوردستان بەڵام بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم لە ئەگەری هەبوونی ئەراڵ و گۆڕێکدا ئاستی وەسەر پێکەوتنەوە و ئاستی یەکگرتووی و ئاستی بڵێن پێکەوە کارکردن و ئاستی ناسنامە بەخشی بە کۆی بژوتنەوەکە لانیکەم لەو چوارچەوە مەحدودە جۆغرافیایی کە ئێمە کوردستانی پێ دەڵێن لە چاو هەموو زۆربەی ناوچەکانی دیکەی ئێراندا بەرچاوتر دەبێ و یەکگرتووتر دەبێ باشە کاریگەری لەسەر باشووری کوردستان و پارچەکانی ترچی ئەگەر بە کورتی پێم بڵێ کاریگەری لەسەر باشووری کوردستان من پێم وایە ئەگەر ئەم ڕێفراندۆمەی کە لە ڕێماوەی ڕابردوو داکرا بەداخەوە بۆ ئەنجامانە کۆتایی پێهات ئەگەر بێت و لانیکەم خۆرهەڵاتی کوردستان لە هەلومەرجێکی وادا بەو شێوەیە بتوانێت ئۆتۆریتە و دەسەڵاتی کوردانە و کوردستانیانەی خۆی لەسەر ئەو بەش لە کوردستاندا دەسەپێنێ من پێم وایە ئەگەر ڕێفراندۆم جاران یەکجار زەحمەت بوو ئێستا دوو جار ئاسان دەبێتەوە پێ لە بیرمان نەچێ یەکێک لە دژبەرترین هێزەکان لە پەیوەندی لەگەڵ مەسلەی کووردا کۆماری ئیسلامیە لە ڕابردوودا ئەوەش میزان داوەڕاستە کۆماری لەوانەیە لە قسەکردندا
کۆمەڵێک نەرمونیانی باشە مامۆستا پەرویست مامۆستا ببوورە مامۆستا هەژار ئەگەر تۆ دوایین سەرنج و کۆمنتی خۆتم پێ بڵێ چارەنووسی خۆپیشاندانەکانی ئێران بەرەو چاڕاستەیە گەڕووە و نەتیجە گیریەکەی چییە بێ؟ بەڵێ مامۆستا هەژار بڵێ پێم وایە ئەو خۆ پێشاندانانە بەسەرنجدان لەو ئامرازە سەمەرانەی کە کۆماری ئیسلامی هەیەی بۆ سەرکوو بۆ کبکردن و بۆ شگردە جۆراوجۆرانەی کە بەکاریانە هێنێەوە بەداخەوە بەهۆی نەبوونی ئەو تایبەتمەندیە لە پەیوەندی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دژبەر و نەبوونی ئالتەرناتیڤێکی دیاریکراو و هەروەها نەبوونی بەرنمەیەکی مشخص و دیاریکراو لەلایەن هێزن بە هەژمونە نێودەوڵەتیەکانەوە بەتایبەتی ئەمریکا پێم وایە کۆماری ئیسلامی تا حدێکی زۆر دەتوانێت ئەم خۆپێشاندانانە لە مەرحلەی ئێستادا تا حدێک بێهێزتر بکە بەڵام ئەمە بێهێزکردنێکی موقەتی دەبێت لە بیرمان نەچێت هەر ئەو ئەمریکایی کە ئێمە باسمان کرد یەکێک لە سناتۆرەکان هەستایەوە کوتی ترامپ ئەگەر تویت دەکا دەبێت بزانێت ئەگەر بەڕاستی ئەو دەیەوێت گۆڕانکاری لێرەدا بێت تەنها تویتکردن و چاولێکردبوون ناتوانێت دەبێت بێت پلانێک و استراتیژێک و دەبێت بۆ هەموو خەڵکی ئەمریکای ڕوونکاتەوە کە بەتەمایسیە بەداخەوە بەهۆی نەبوونی و فاکتەرانە و بەهۆی هەبوونی ئەو هێز و باڵا دەست کۆماری ئیسلامی هەیەتی و لە ڕابردووشدا یانیکەم ئەزمموی 40 ساڵ زۆر سپاس مامۆستا زۆر سپاس دەسمە لای مامۆستا پەرویست مامۆستا پەرویست ئەگەر ئەو پرسیارە لە جەنابەت کەم کاتەکەم کەم ماوە لە 1-2 دقیقە جواب بێتەوەی کە ئایا چارەنووسی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاڵگۆڕەکانی داهاتووی ئێراندا چییە؟ ئەوەی کە هەندێک خەڵک پیان وایە باشووری کوردستان لە بارودۆخێکی ناهەمواردایە ڕۆژاوای کوردستان تا ڕادێک بارودۆخی باشە باکووری کوردستان بەدەست کێشە ملانەکانی نێوان پارتی کرێکارانی کوردستان حکوومەت تورکیا و گیری خواردووە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەجێندای داهاتووی ئاڵگۆڕەکانی ئێران شوێن و پێگەی چییە و ئەو ئاڵگۆڕانە ئەگەر ڕوویدا چەنە کاریگەری مثبت و منفی لەسەر باشووری کوردستان یا بەگشتی لەسەر کورد دەبێت؟ بەش دومی پرسیارەکە هەر گۆڕانکاری لە هەر پارچەیە تەسیر دادەنێ لە پارچەکانی دیکە و گۆڕانکاری لە خودی ئێران ڕاستەخۆ تەسیر لەسەر هەر چوار پارچەی کوردستان دادەنێ ئەگەر حکوومەتێکی تر ئەم سیستەمە نەمێنێ ئەم سیستەمەی کە ئەستی لە ئاژاوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بە تەماشاکەن دەگەڵ تورکیا جۆرە هاوپەیمانێکی نامقەدەسی پێکێناوە کە سەر ڕای ململانەکانیان دەگەڵ عێراق نفوذی ئێران دەبینین و لە سووریا ژەمە دەبینین و لە خودی ئێرانی دەبینین چۆن سەرکوت و بابڵین زەبروزەنگ بوونی هەیە بۆیە تەنانەت ئەم لاوازبوونەی ئێستا ئێمە ئاسەوارەکانی دەبینین لە نەرمبوونی عێراق و بە جۆرێک لە داهاتوودا زیاتر ئەمە دەردەکەوێ ئێران ئەگەر لە ناوچەکەدا لاواز بکرێت لەم کۆناغا و لە ناوخۆدا ئەگەر ئێران ئێمە دوو هێزی نەرم و ڕەختی بۆ دابنێن لە ڕووی هێزی نەرمەوە بە هەموو بوارەکانی فکری و ئایدۆلۆژی و ڕەوانی و دەرونیەکایەوە ئێران ئەمە سەر بۆیە پێی دەڵم دەستپێکی کۆتایی هێزە ڕەقەکەی بۆ ماوەتەوە هێزە ڕەقەکەش بەم شێوازە ناتوانێت بەردەوام بێ بۆیە ئەم دەستپێکی کۆتاییە لە قازانجی کورداوە دەبێت سەرڕای تێبینیەکانمان لەسەر ئەحزابی کوردی لە ناو خۆیان و لە نێوان خۆیان و ئەوجار پەیوەندی ئەوان دەگەڵ ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە و ئەوانەی کە بوونی هەیە لە داهاتوودا هیوادارم ئەمە زۆرێک لە ئەزمون بێ و پێداچوونەوەیەکی خێرا ئەم ڕووداوانە بۆ پارتەکانی خۆرهەڵاتی کوردستان بێت کە ئەم جارە باز دەرفەت و هەڕەشەکان و بەتایبەت ئەم ئەزمونەی کە لە پاش ڕفاندۆم لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕوویدا ئەمەش ببێتە دەرسێک کە دووبارە خۆڕێخستنەوەیەک بێ بۆوان. بیسەرانی خۆشەویست کاتی بەرنامەکەمان کۆتایی هات سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران و کاریگەری پۆزتیڤ و نێگەتیڤەکانی بەتایبەتی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و پارچەکانی تر بەگشتی و تێڕوانی هێزە ناوچەی و نێودەوڵەتیەکان و ململانیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران یان بلۆکی شیعی و سونی یان خەتی تا ڕیاز و تاران لە ناوچەکەیە و ئەگەری گۆڕانکاری و تێڕوانینی هەردوو بەڕێزان دوو مامۆستا بەڕێز پەرویست ڕەحیم مامۆستای زانستە سیاسیەکان لە کۆلێژی زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین و بەڕێز مامۆستا هەژار ڕەحیمی مامۆستای زانکۆ لە زانکۆی سۆران لەگەڵ مابوون بۆ تاوتێکننی ئەم بەرنمەیە و ئێمە لە بەرنمەکانی داهاتووشا هەوڵە دەین بە وردی فۆکس بخێنە سەر ڕووداوەکانی کۆماری ئیسلامی ئێران کە بێگومان مثبت و منفی کاریگەری ڕاستەخۆیان لەسەر هەرێمی کوردستان و وەکوور بەگشتی هەیە بۆیە ئێمە هەوڵە دێن لە بەرنمەکانی داهاتووە زیاتر لەسەر ئەمە قسە بکەین کە خۆپیشاندانەکانی ئێران ئەمڕۆ پێدەنێتە دەهێمین ڕۆژیەوە و هیوادارم ئێوە توانی بێتان سوود لە بەرنامەکە وەرگرن تا بەرنامەی داهاتوو کاتێکی خۆش و بە ئارامیتان دەست بکەین.